بەڵێ مردوەکان دێنە خەومان ڕەحمەتی خوایان لێبێ. بۆچی دێنە خەومان؟ بۆچی سەردانیمان دەکەن لە خەودا؟ چونکە جاری وایە مردوەکان دەزانن ئێمە لە خەم و کێشە داین. ئازۆ جا هەندێک کەسمانەیە خەم و خەفەتمانەیە، کێشەمانەیە، بێتاقەتین، مردوویەکی ئازیزێتە خەومان. بۆچی دێتە خەومان؟ پێ دەڵێ خەفەت مەخۆ، دڵخۆش بە، ئینشاءڵڵا خوا لەم ناخۆشی ڕزگارت ئەکا، بە ئیزنی خوا ڕزگارت دەبێت، دڵخۆش دەبیت. ئەو مردووە دێت بۆ ئەوی پەیامێک بە تۆ ڕابگەێنێ، پێت دەڵێ خەم مەخۆ، بێتاقەت مەبە، سەرکەوتن، ڕزگار بوون لە خەم و خەفەت زۆر نزیکە. پێت ئەڵێ، پێت ڕاگەێنێ. ئەو مردووە دڵخۆشی دڵنەوایی تۆ ئەداتەوە، پێت ئەڵێ ئاگادار بە. چکە کەسانی وا هەیە دەڵێ سوبحانەڵڵا کاتێک کە خەم و خەفەتێکم هەبێ باوکم لە خەوا بینم، دایکمە بینم، یا کەسێکمە بینم، یا پێشەوەی خەم و خەفەتەکەم توش بێت کەسێک لەوانە دەبینم سوبحانەڵڵا توش کێشەیەک دەبم، یعنی پێم ئەڵێ ئاگاداری خۆت بە. زۆر جار چەندەها جار کێشەمان هەبوو، مردوەکان هاتوونەتە خەومان، ئامۆژگاری خێریان کردوینە. ئەمە کێ پیان ئەڵێ؟ خوا پیان ئەڵێت. فڵان کەسی کوڕت، فڵان کەسی کچت، فڵان کەسی خزمت بێتاقەتە، بڕۆ خەوی، بە ئیزنی خوا تۆزێ دڵی بدەرەوە. بۆیە مردوەکان هەندێک جار دێنە خەومان بۆ دڵنەوایی ئێمەیە. دەی سەبر بگرە، بە ئیزنی خوا ڕزگارە دەبێت لەم ناخۆشی و ناڕەحەتیانە.